بەڕێزانێمە لە ناوبڕەکەیە پەیوەندیمان بە تایبەتی باوکی کاک شێرکۆوە کرد. کاک شێرکۆ ئەوەی کە پێشبینیمانە کرد فعلەن وەڵاوا دەرچوو، یعنی باوکە زۆر بەڕێزە، هیوادارم ئینشاءالله مناڵەکانیشتان نەوەکانتان و خۆت و باوکە ئاوا بەڕێز بێ. شتەکانم بۆ ڕوون کردەوە ئەوەی باس کرد کە وتمە مناڵە بەم شێوە پەروەردەیەکە ناوا دەرەچێ، کەسێتی وا بێ لە داهاتووە شخصێتی زعیفە بێ، بڕای بەخۆی نابێ، شەڕانیە بێ، چوزە حەز بە کەمیەکە، ئەم مەسەلەی تفکردن و ئەمانە ڕاستە تۆ لەوانەیە کاک شێرکۆ ژوای وەدوتی مناڵە و نازانێ، ڕاستە مناڵە معناکەی نازانێ، بەڵام خۆ ڕەفتارەکە هەڵەیە بێ بزانێ. چکە مناڵ کاک شێرکۆ هەر شتێکەکە نازانێ، بۆیە ئەیکا مرتاحەپی، بۆیە ئەیکات چکە پاداش کراوە. پاداشکردنەکە خۆرەوە نییە تۆ پارەی بیتی و هەدیەیەکی بیتیان، بەس کە تۆ پێکە نیتی و قسە و نەگەرەوە خۆی پاداشتە، ئەوە خۆی ڕازیبوونە بەو ڕەفتارە. بڕاو هەبێ وتی من جاری یەکەم نەبووکەکەم نەکوڕەکەم باسی ئەویان نەکردو، باسی ئەو شتانە، و من سپاسش دەکەم کە ئێستا باسی ئەو کێشەیەکەن. من ئەگەر بزانم ئەوەی لەگەڵ مناڵەکەمە ئەی کەم هەڵەیە، چۆن بەدەستی خۆم نەوەکەی خۆم فاسد دەکەم یا بەرەو لادانیە بم. من ومزانی وە کارێکی باشە، لایەن نەسلبیەکانی دوو تەربیەتم بۆ ڕوون کردەوانێ، نازداریم بۆ باس کرد، تقریبەن نیو سەعاتی بەیەکەوە قسەمان کرد، حتا سڵاوی لێوەشە کرد. وتی لای توێ، وتمە وەڵام من وازم سێم جارە لەگەڵیان دانیشین، وتی لای منەوە دڵنیا بە جارێک تر شانە دووبارە نابێتەوە، بەڵام ئەوانیش با خۆیان ڕێککەون، ماڵی خۆیان ڕێکخن. خۆشیان زۆر جارەڵێ من گلەیم لیان هەیە، لەگەڵ یەکات دەنگە دەنگیانێ لە بەردەمی مناڵەکان یا مناڵەکان دیارەی جێڕنەوە کاچنەوێ، ئەڵێ باوکم و دایکم دەنگە دەنگیان هەیە، نازان چیان هەیە. ئەوەشی باس کرد. ئەوە ئێستا ئەو لامان من دڵنیان باوکی شێخ بە نەبرەی سەوتیا و بە وەڵامەکەیە زۆر دڵسۆز بوو، چکە کە قسە لەگەڵی شەکەی نەزانین قسەکان بە هەند وەرەگرێ، گرنگیان پێەیە یا مزەڕەت بەس مجامەلە دەکات. من دڵنیام باوکە و سلوبی شێوازیە گۆڕێ. جا کۆمەڵێشتی شێ من پێ دەڵێم دوایی بێ بە باوکە بۆی ڕوونکەرەوە یەک دوو خوێنەواریشی هەیە بزانم بۆ کوینی کە بەزانم ترۆشدادەشی تاو کرد، بۆیە وچمەگەر کتێبێ بۆ بنێرم دووسێ سەر چاوەش دەیەمێ، وتی زۆریشم پێ خۆش وەڵا حەزەکەم بیخوێنمەوانێ، ئەوانەشی بەرێ. ئەو شتانش کاتێکی ژویستی من ژمارەکەم لایە بە سەر چاوە پەیوەندی بکەم، زیاتر شتەکانی بۆ ڕوونەکەمەوانێ. دەستە خۆش بێت. ئێستا تۆ گەشتی چ قەناعەتێ براکەم؟ وەڵای هیچ پێ کە تۆ چیت تەلەفۆنەکە لەگەڵاکردن مۆزۆیەکی هەبوو هەر نایبڕێت تۆ با خۆی باسکە. باشە کاکتۆرێسە بۆ دەرکە ئاگاو لەیە کە خەتایکێ بووە، باشە ئەمە پەروەردەکردنی پێڵێنیان شکاندنی کەسێتی مناڵ. دەنگ چۆنە کچی من ئێمە لێرەیە بۆ داننیش و خەڵک تاوان بارکەین، ئێمە کێشەیەک باسەکەین ئەمانی ڕێگە چاری بۆ بدۆزینەوە. ئەمە وەختێکە بێ ئەو قسەی تۆ ڕاست دەرەچێ خوشکە شیرینەکەم، ئەگەر بێت و باوکی ئەو بە مەبەست و بە قەسەدەوەی کرد بێ یا ئەم بۆی کردووە، ئەو وای زانیوە ئەم شتە باشە لە بەرژەوەندی مناڵەکەی تۆیە و نەوەکەی خۆیەتی. یعنی فەرقێ لەبین یەکێ من بزانم ئەمە غەڵەتە و عینادی ئەیکەم گوێ نایەمە نەتیجەکەی، بەڵام شتێک کە نەزانم وە زانم باشە. بۆ کەم دایک و باوکێ مناڵی خوان نازار بەخێوەکە نقمەکەن لە خۆشەویستیە بۆ ڕقیان لیانە نەخێت، وا زانێمە شێوازێکی باشە لە پەروەردەکردنە. بۆ کەم دایک و باوکێتون دوو تیژن کاک شێرکۆ ڕاست گوێی مناڵەکە بێ وەزانی ئەڵێ با بیکەم بە پیاوە ها ئەڵێ با بێ بە پیاو با بزانێ ڕاست نازانێ غەڵەتەتون دوو تیژی ڕقوکینەی لە دوای و خەڵکی ترێ بە قوربانی و تۆڵە لە خەڵکی ترە کاتە هۆز بەکەمیە ئەوە نازاننەوە. لەبەرەوە کچی من لە یەکەم جارە وتم زۆربەی شتەکان تۆ لەسەر حەقی، بەڵام لەوەشتا لەسەر حەق نی کە مناڵ بەد قسە ناکە تۆڕابی و عەسەبیەبی و هاوارەکەی نابێ، وەش غەڵەتە کچی من. ڕاستە تۆ ئەو شتانە دوای ئەوە تۆشە بواە هیچ نەبواە قسە و لەگەڵ خەسوو خەزوور تا بکردایە بووکی جۆی لێ ئەگرن. ئەو خەزوورە وتی ڕۆژێ نەهاتوون باسی ئەوە بکەن و ئەوە بکەن و تا مناقەشە گفتوگۆم لەگەڵا بکەن. منیش وا تێگەیشتم کە مشتێکی باشە بۆ مناڵەکان.